پشیلەی جۆفرۆی شارەزاترین پشیلەی ڕاوکەر لە جیهاندا ئایا دەکرێت لە ماڵەوە بەخێو بکرێن؟ پشیلەکانی جۆفرۆی بچووکن، قەبارەیان هاوشێوەی پشیلە ماڵیەکانە، بەڵام جەستەیان درێژتر و قاچەکانیان کورتترە. دەتوانێت تا 20 ساڵ بژیت. سەری بچووک و گۆڕاوە، گوێی گەورە و چاوێکی پان و ئاڵتونی هەیە. مەمووە سەر سوڕهێنەرەکانی جیا دەکرێتەوە کە پەڵە و نیشانەکانی هاوشێوەی ئەو نیشانانەیە کە لەسەر جەستەی پڵنگ دەبینرێن. ئەمەش دیمەنێکی ناوازە و سەرنجڕاکێشی پێدەبەخشێت. پشیلەکانی جۆفرۆی ئاژەڵێکی تاکە کەسین، پێیان باشە بەتەنیا بژین جگەل لە وەرزی زاوزێکردن. ئەم پشیلانە لە شەودا چالاکن بۆ ڕاوکردن و لە ڕۆژدا دەخەون. ڕاوکەرێکی باشن و بە شارەزاترین پشیلەی ڕاوکەر لە جیهاندادا دەنرێن. پشیلەکانی جۆفرۆی شاخەوانێکی لێهاتوون، دارەکان بۆ شاردنەوەی خواردنەکانیان بەکاردەێنین. ئەم پشیلەیە بە ناوی سروشتناسێکی بەناوبانگی فەڕەنسی جۆفرۆی ناونراوە کە لە سەدەی 19دا ژیاوە. پشیلەکانی جۆفرۆی بە توانای گونجاندن لەگەڵ ژینگەی جۆرا و جۆر ناسراون، مەلەوانێکی لێهاتوون و بە بەردەوامی دەچنە ناو ئاوەوە، تەنانەت ڕووبارەکانیش. لە ڕاستیدا باش نییە پشیلەی جۆفرۆی لە ماڵەوە بێڵڕێتەوە لەبەر چەند هۆکارێک. یارترینیان پشیلەکانی جۆفرۆی پێویستیان بە شوێنێکی زۆرە بۆ سوڕانەوە و ڕاوکردن، بە زۆری لە ماڵەکاندا بەردەست نییە. هەروەها پێویستیان بە خۆراکی تایبەت هەیە، ئەویش بریتیان لە نێچیری زیندوو. ڕەنگە پشیلەکانی جۆفرۆی زیاتر ئامادە بن بۆ ئەو نەخۆشیانەی کە لەلایەن گیان لەبەرە کێویەکانەوە دەگوازرێنەوە کە دەتوانێت مەترسی لەسەر تەندروستی مرۆڤ دروست بکات. بەخێوکردنی پشیلەکانی جۆفرۆی لە هەندێک ناوچەدا نایاساییە، چونکە مەترسی لە ناو چوونیان لەسەرە.